ئەمە دیمەنی گەڕەکی شۆڕشە لە قەزای خەلیفان. نەبوونی ئاوەڕۆ و کۆبوونەوەی زبڵ و خاشاک دانیشتوانی گەڕەکەکەی بێزار کردووە. ئەوان دەڵێن زیاتر لە 20 ساڵە داوایان کردووە ئاوەڕۆکەیان بۆ چاک بکرێت کە بووەتە سەرچاوەیەک بۆ نەخۆشی، بەڵام تاوەکو ئێستا ئاوڕیان لێ نەدراوەتەوە. بەڕاستی ئەو کەندە زۆر زەرورە، هەر هەوسار و پارنا قەناعەت کە ناهاوینان نەدەستانان ئیسراعەت نییە. دیسان ئەو کەندە ناو شار ئیسابە بەڕاستی زۆر تێگەشتی وە دۆژ داچوونە داچون لۆکدیا لاشی ئەولا خانینە ئەولا مرچ حکومەتیە ساروەنی مەسەرەن ئەو دیوارە ڕانەخەنێ. ئەو کەندە تقریبا لەوانەیە 4-5 کۆران لەسە بن. لەو 4-5 کۆرانە 5 حاڵەتی نەخۆشی شێرپەنجە ڕوویدایە. هەر پێنجشیان ئەمری خۆیان کردیا، هەر پێنجشیان دکتۆر سەگۆتی جێ پیسە گوتی مارو لە شەندەرە گوتی وەڵا لەسە کەندە چینە گوتیان کاکە ئەوە هۆکارە 20 ساڵ دەبی زیاتریش کە ئەمە داوا دەکەین ئەو کەندەمان لۆ چاکەن هەر دەرێن باشە و تا ئێستاش کەس بەهانای مەناهاتیە بەجددی یعنی ژیانی ناخۆش کردینە لە دستانان لە لافا و قوڕی دەرەی لە هاوی هاوینانیش لە بوونی دەرێ زستانانیش لافا و زەرەر و زیانەی گەلک زۆری بۆ مارانە گەیاندیا هاوینانش بۆن و و توشبووی نخۆشی سەرەتانش لەو کەندەی هەبووە عاڵەتی هەبووە هاوینا لەبە بۆنێ نەعاوینەوە دستاناش لەبە ئاوێگە لافا وەستا ئێرایە پونگاوە ئەو هەموو دێتۆ لە ئەو مارانە زۆر مەترسی لەسەرا بەناوی ئەو گەڕەکە هەمووی حەزەکەم ئەو کەندە لۆ بکرێ. کێشەی گەڕەکی شۆڕشمان گەیاندا قایمقامی قەزای خەلیفان. ناوبراوتی دەرخستەی پێویست بۆ دروستکردنی ئاوەڕۆیەکی سندوقی بۆ گەڕەکەکە کراوە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی تا ئێستا نەمانتوانیوە پرۆژەکە جێبەجێ بکەین و ئومێد دەکەین لە ساڵی 2026 بتوانین چارەسەری بکەین. بەڵام بەهۆی ئەو بارودۆ خۆدارایی کەەوە هەرێمی کوردستانی گرتەوە لە نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بەشێک لە پرۆژەکان بەڕاستی پەچیان کەوتەر چەندە پرۆژەگەلێکی تر لە سنووری قەزای خەلیفان کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە لە سەنتەری قەزا وەروە گوندەکانیش لە بواری ڕێگاوبان ئاوی خواردنەوە، بەڵام ئەنجامدانی ئەم پرۆژەیەش گرینگە بەڕاستی ئومێدمان وایە کەوا بتوانین ئەم ساڵ لە پلانی 2026 ئەم پرۆژەیە لە ئەولەویەتی کارەکانمان بێت و تەمەنی حکومڕانی هەرێمی کوردستان بەرەو کامڵبوون دەڕوات و زیاتر لە 3 دەیەی تەمەنی تێپەڕاندووە، بەڵام هێشتا بەشێک لە گەڕەک و شارەکان بەدەستکەمی خزمەتگوزاریەوە دەناڵێن و تا ئێستا پرۆژەی خزمەتگوزاری سەرەتاییان بۆ دابین نەکراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.